گەورە بچووک نەما ئەمڕۆ هیچ جاران خەڵک وا بوو. بەخوا گەورە بچووک نەما ئەو ڕێزە حورمەتی جاران هەبوو نەما ڕۆئی. خەڵک جاران چەند پاک بوو، خەڵک جاران چەند بە معریفەت بوو، چەند دڵسۆز بوو. ئێستا خەڵکی بەسەرهاتوو کوا وەفای ئێمە ئەوانە کە تەمەنێکمانێ لەوانێ زۆربەمان لە ژیانماندا زۆرێکمان ئەلحەمدوللا بەرامبەر دایک و باوکمان نەوەستاوین، بەڵام مناڵی ئەمڕۆ بەهۆی ئەم هەموو ئەنتەرنێت و شتە خراپەوە فێری هەزاران بێئەدەبی بێڕێزی دەکرێن، لە فلیمەکانە فێریان دەکەن بەرامبەر دایک و باوکیان بۆسن حساب بۆ دایک و باوکیان نەکەن. ئەمیش مناڵە وەری دەگرێ لەسەری پەروەردە و گەورە دەبێ، تەماشا دەکەی حساب بۆ دایک و باوکی ناکات. ژیان ئەو کاتە خۆش بوو کە سادە بوو خەڵک. تەکنۆلۆژیا و پارە و پول خۆشی بۆ خەڵکی نەهێنا، ماڵمانی وێران کرد و دڵمانی خاپوور کرد، خانۆکانمانی جوان کرد، دڵمانی وێران و ڕەش و ناشرین کرد. دایک و باوکمان زیندوونیان بردوون ڕێزیان لێ بگرن، ڕیش سپین سەر سپین لە پێناو ئێمەدا ڕیش و سەریان سپی بوو، لە پێناو ئێمەدا داڕزان تووشی دەیهان نەخۆشی بوون. ئێستا کوا وەفای ئێمە بۆ ئەوان؟